ئەو گۆرانیش بە شانازیەوە بە جێگای فەخرەوە بۆ کوڕی جەنابی سەرۆک شێخ وەیسی سەڵاو لە سەربازی ون، سەڵاو لە سەربازی ون، سەڵاو لە ژەنەڕاڵی ون. مامە شێخ گیانەوە بۆ تۆیە، مام شێخ وەیسی خۆشەویست، سەڵاو لە هەموو خۆشەویستانت. ڕاستە کوڕی ڕابەری شێخ وەیسی تۆ سەروەری، ڕاستە کوڕی ڕابەری شێخ وەیسی سەربازی ون بۆ ئێمە تاجی سەری. ئەی شێخ وەیسی تۆ سەروەری، ڕاستە کوڕی ڕابەری شێخ وەیسی سەربازی ون بۆ ئێمە تاجی سەری. ئەی ڕاستە سەربازی ونی تۆ یەکەم جەنگاوەری، مادام کوڕی سەرۆکی یەکەمی بێرکابەری. ئەی سڵاو بێ لە شێخ وەیسی کوردستانە نوێنەری، سڵاو بێ لە شێخ وەیسی کوردستانە نوێنەری. تۆ کوڕی پیاوی مەزن، تۆی کوڕی پیاوی مەزن بۆمان سایە و سێبەری، تۆی کوڕی پیاوی مەزن بۆمان سایە و سێبەری. شێخ وەیسی سەربازی ون پیاوی نەهاتوو لەبن، شێخ وەیسی سەربازی ون پیاوی نەهاتوو لەبن. تۆی چقلی چاوی دوژمن، تۆی کوڕی پیاوی مەزن، تۆی چقلی چاوی دوژمن، تۆی کوڕی پیاوی مەزن. سەربازی ون سڵاو لە مامە شێخ بێ، ئەوە بۆ تۆی بە تایبەتی بەخوا. سڵاو بێ لە شێخ وەیسی تا حەدای دوژمنەکە. ئەی ژەنەڕاڵی ون بووە بەدایمە خۆی ونەکە، شێخ وەیسی ژەنەڕاڵە بەس حەز بە مردن ئەکا. ئەی بۆ کورد و بۆ کوردستان، بۆ کورد و بۆ کوردستان ئەو کاری مەزنەکە، بۆ کورد و بۆ کوردستان ئەو کاری مەزنەکە. ئارامی و ئاوەدانی بۆ خەڵکی زامنەکە، ئارامی و ئاوەدانی بۆ خەڵکی زامنەکە. شێخ وەیسی سەربازی ون پیاوی نەهاتوو لەبن، شێخ وەیسی سەربازی ون پیاوی نەهاتوو لەبن. تۆی چقلی چاوی دوژمن، تۆی کوڕی پیاوی مەزن، تۆی چقلی چاوی دوژمن، تۆی کوڕی پیاوی مەزن. بۆ کوردستان هێمنی، هەردوو سەربازی ونی بۆ کوردستان هێمنی. نەوەی مەلا مستەفای چقلی چاوی دوژمنیە. ئەی بۆ خزمەتی کوردستان خەریکی کارکردنی، ئێمە هەموو ئەزانین تۆ سەربازێکی ونی. ئەمە هەموو ئەزانین تۆ سەربازێکی ونی. میلە شایەتی دەدەن شایەنی باسکردنی، شێخ وەیسیمان خۆش ئەوێ قەت نەبینین مردنی، شێخ وەیسیمان خۆش ئەوێ قەت نەبینین مردنی. شێخ وەیسی سەربازی وێن پیاوی نەهاتوو لەبن، شێخ وەیسی سەربازی وێن پیاوی نەهاتوو لەبن. تۆی چقلی چاوی دوژمن، تۆی کوڕی پیاوی مەزن، تۆی چقلی چاوی دوژمن، تۆی کوڕی پیاوی مەزن.
ئەی سڵاو لە تاقانەی برام سڵاو لە مامۆستا ڕەنجێر دەرسی سڵاو بۆ مامۆستا زانیار کوردی سڵاو بۆ چەناڵە پڕبینەرگی هەڵمەرمەندک